بەڵێ بیستەر و بینەرانی هێژە دووبارە ئەم کاتتان باش دێینەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی بەشی دووەم لەسەر ڕووداوەکانی ئێران ڕاپەڕینەکانی ئێران وا دیارە ئێمە لە بەشی یەکەمیندا باسمان لە کۆی گشتی ڕووداوەکان کرد هەڵوو مەرجەکان کرد و باسمان لە ڕاپەڕینەکانی پێشوو کرد کەم و کورتیەکانیان واتە چۆن سەرکەوتن چۆن سەر نەکەوتن ئیتر باسمان لەوانە کرد ئەم زارە باس لە لایەنەکانی کوردستانی دەکەین واتە لایەنەکانی ڕۆژهەڵات باس لە حیزب دەکەین باس لە بیرکردنەوەی حیزب و بۆچوونی حیزب دەکەین و باس لەوە دەکەین کە لە ئایندەدا بۆ ئەوەی بزوتنەوەی کوردستانی لە ئێران تووشی کێشە و گرفت نەبێ لە ڕوانگەیەکی ڕەخنەگرانەوە تەماشای بابەتەکە دەکەین ئەم هەموو بابەتانە وەکو بەشی یەکەمیندا لەگەڵ نووسەر و ڕووناکبیر بەڕێز سەلاحی عەباسی تاوتوێ دەکەین کاک سەلاح ئەم کاتت باش دووبارە بەخێر بێەوە بۆ ستۆدیۆکەمان زۆر سلااوم هەیە بۆ ئێوە کاکیوای بەڕێز و خۆشەویست سلااوم هەیە بۆ بینەرانی هێژا هیوادارم باسێکی باشمان هەبێت سپاس دەکەم وا دیارە لە سەرەتاوە دەمەوێت پرسە و سەرخۆشی خۆم ئاراستەی گەلی ڕۆژهەڵاتی کوردستان و حیزبە سیاسیەکانیش بکەم وا دیارە قوربانیەکی زۆریان لێکەوتەوە لە دوای ئەوەی ئێمە بەشی یەکەمینمان پێشکەش کرد ئیتر ڕۆژێک دوای ئەوە بەداخەوە کۆماری ئیسلامی ئێران ئیتر زۆر بە توندی پەلاماری دان و پەلامارەکە زۆر بەداخەوە خەڵکی سڤیل و مناڵ و دایکانی گرتەوە تەماشامان کرد کۆرپە بەبێ دایک لە دایک ئەبێ و دوای ئەوە کۆچ دەکا بەڕاستی ئەمانە کۆمەڵێک شتی ئازاربەخشن بەڵام وا دیارە ئێمە دەبێ بەردەوام بین لەسەر لایەنی معریفی واتە هەست و سۆز شتێکە بەڵام لایەنی معریفی شتێکە دەمەوێ لەوەوە دەست پێ بکەم ئایا بزوتنەوەی کوردی بزوتنەوەی کوردستانی لە ئێران ئێمە دەزانین بزوتنەوەی کوردستانی لە مێژوودا هەم لە دوای کۆمار تووشی شکست بوو و هەم لە دوای هاتنی خومەینی تەماشا دەکەن جارێکی تر تووشی شکست بوو و لە دوای ئەوەی کە ساڵی 1991 ئیتر لە کوردستانی عراقدا بەشێک لە خاکی کوردستانی عراق ئەکەوێتە دەست ئیدارەی کوردی لە باشووری کوردستان تەماشا دەکەن لە ڕاستیدا ئەم جارە لە ڕێگای حکوومەتی هەرێمی کوردستان ئەگەر ناوەکە ڕاست بێ ئەتوانین بڵین کە دووبارە حیزبەکانی کوردستانی ئێران ڕۆژهەڵاتی کوردستان تووشی جۆرێک لە شکست و پاکتا و تەسفیە و تێرۆر دەبنەوە ئێستا کە ڕەوشێکی نوێ هاتوتە ئاراوە ئیتر ئێستا کە تەماشا دەکەن دینامیکی ڕووداوەکان لە ناوە خۆی ئێرانە لە ناوە خۆی ڕۆژهەڵاتی کوردستانە بەڕای جەنابەت دەبێ حیزبە کوردستانیەکان ئیتر بە چەپ و ڕاستیانەوە ڕوانگەیەکی چۆنیان هەبێ لە بۆ ئەو ڕووداوانەی ئێستا و بکرێتە ڕێنماییەکی چۆن لە بۆ ئایندەی ئێران بەگشتی بەڵێ منیش سەرەتا سەرخۆشی دەکەم لە هەموو کوژراوان و لە هەموو خزم و کەسانی کوژراوان و برینداران و ئەو هێرشە دڕندانەی کۆماری ئیسلامی مەحکوم دەکەم هیوادارم ببێتە پێگەیەک بۆ ئەوەی کە کوردەکان بزانن دەردوو ئازاریان لێک نزیکە و زیاتر حەول بدەن کە بگەن بە ئەنجامێکی هاوبەشی سیاسی بەڵام کە بێمەوە سەرباسەکەی جەنابەت چونکە باسەکەمان ئەوە بوو کە لەلایەنی معریفی مەسەلەکە بکۆڵینەوە ئێمە دەبێ چەندین پرسیار وەڵام بدەینەوە پرسیاری یەکەم ئەوەیە کە ئەو هەلوو مەرجەی کە لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا هەیە خاوەنی کام بۆشایی فکری معریفی سیاسی کۆمەڵایەتی ئینسانیە
ئەو بۆشاییە ئینسانیە، ئەو بۆشاییە سیاسیە چییە و بۆچی بەهاری عەرەبی نەیتوانی ئەم بۆشاییە پڕ بکاتەوە؟ ئایا ئێستا ئەو شۆڕشە تازەیەی لە ئێران سەری هەڵداوە دەتوانێت ئەم بۆشاییە ئەم کەلێنە گەورەیە پڕ بکاتەوە و کۆمەلگایەکی نوێ دروست بخڵقێنێ، یان کۆمەلگا بەرەو ئاراستەیەکی تازە نوێ ببات، لەو دۆگما کۆنەکان ڕزگاری بکات، لەو قەیرانە کۆنەکان، جا قەیرانی سیاسیە، قەیرانی گەندەڵکاریە، قەیرانی نەبوونی مافی مرۆڤە، ئەو قەیرانانە چۆن چارەسەر دەبن و چ پرۆگرامێکی سیاسی دەکرێ وڵامدەری ئەم قۆناغە بێکە پێشتریش ئەم کێشانە هەر هەبوون، بەڵام هێزە سیاسیەکان نایانتوانیوە وڵامدەری بن. نمونەی گەورەی ئەو 20 چەند ساڵەیە کە هەرێمی کوردستان لە ژێر کۆنترۆڵ و دەسەڵاتی هێزی حیزبی کوردیدایە، پرسیار دەبێت لە خۆمان بکەین ئەم حیزبانە بە تایبەت یەکێتی و پارتی چ بۆشایەکی معرفی و فکری و سیاسی و ئایدۆلۆژیکیان تێدا هەبووە کە نەیانتوانیوە لەم 20 چەند ساڵەدا کۆمەلگا بەرەو ئاراستەیەکی باش ببن، نەیانتوانیوە بڵین دەسەڵاتێکی دادپەروەر، دەسەڵاتێکی تاڕادەیەک نۆرماڵ، دەسەڵاتێکی عەقلانی دروست بکەن. ئەمانە هەمووی پرسیاری گرنگن. داهاتووی ئێرانش پەیوەندی بەوەی هەیە ئایا دەکرێت لەو کۆمەلگایەدا دەسەڵاتێکی نۆرماڵ و دەسەڵاتێکی دوور لە زبر و زەنگ و بەکارهێنانی زیندان و ئەشکەنجە و دەسەڵاتێک کە مافی ئازادی بیر و ڕاددەربڕین و حیزبایەتی و سیاست و کار و چالاکی سیاسی تێدا دەستە بەرکرابێ، چونکە کاری سیاسی ئازادی بیر و ڕاددەربڕین پێشمەرجی هەموو قۆناغەکانی دیکەیە. ئەگەر ئەمانە دەستەبەر نەکرابن، تۆ ناتوانی لە ڕێگای کۆمەلگای مەدەنیەوە، لە ڕێگای حیزبایەتی و سیاستەوە، لە ڕێگای ئازادی دەربڕین و پروپاگەندەوە حەول بدەی بۆ دروستکردنی کۆمەلگایەکی نوێ، بۆ دروستکردنی بۆ ئەو پڕکردنەوەی ئەو بۆشاییە کە لە کۆمەلگادا هەیە. جا ئەمە کە بینە سەرەوەی کە حیزبەکانی خۆمان لە باشوور بۆ نایانتوانی ئەو بۆشایە گەورەیە پڕ بکەنەوە، وڵامەکەی بڕێک قورس و زۆریشە، بەڵام من زۆر کورتی دەکەمەوە. وڵامەکەی ئەگەر زۆر بە کورتی بینە سەری دەگەینە ئەوەی کە ئەو حیزبانە نایانتوانی لە پارادایمی دەوڵەتە دەسەڵاتدارەکانی ناوچە خۆیان جۆرکەنەوە، واتە بەرهەمهێنانەوەی دەسەڵات بوون، دەسەڵاتی گەندەڵکار. ئێمە بینیمان لە بەهاری عەرەبیدا ساڵح و ئەسەد و ئەریزبێت مبارەک پێشوەی کە بڕوخێن ئامانجیانەوە بوو کوڕەکانیان بکەنە جێنشینی خۆیان پێشوەی کە بڕوخێن. ئێستا ئەبینین ئەم شێوە لە سیاسەتی تاییفی و بنەماڵەیی لە هەرێمی کوردستان خەریکە دەبێتە پارادایمی زاڵ، خەریکە دەبێتە نمونەی سیاست. ئیتر کوڕەکانی مام جەلالە، کوڕەکانی ماڵی بارزانیە، کوڕەکانی نەوشیروانە، ئەمە هەمووی دەگەڕێتەوە سەرەوەی کە حیزبی سیاسی بۆتە مڵکی بنەماڵە. جاکە مڵکی بنەماڵە بکرێتە مڵکی بنەماڵە، پێشتر مڵچێکی سونەتی بوو. ئێمە ڕێبەرانێکمانەوە بوو وەکو یاسر عەرەفات و وەکو مام جەلال و زۆر کەسی تر کە ئەمانە ڕێبەری سونەتی بوون، مەرج نەبوو کوڕەکانیان بەدەسەڵات بکەن، واتە دوای خۆیان لەوانە بوو کەسێکی تر بەدەسەڵات بگا لە حیزبەکەیان داواتە هەنگاوێک لە پێش دەسەڵاتی بنەماڵەیی بوون، بەڵام ئێستا نوشستیان کردووە، واتە بۆ پاشەوە گەڕاونەتەوە، هەنگاوێکیان بەرەو پاشەوە هەڵبوونە حیزبی بنەماڵەیی، بوونە حیزبی جێگر و میرات هەڵگر و ئەوەی کە چێ میراتەکەی بەدەست دەگا. ئەمە لە عێراق لە سیاستدا ڕەنگی داوەتەوە، هەر زوونێک، هەر هۆزێک و هەر بڵین شیعە سونی، هەر عەشیرەیەک بەشی خۆی داوا دەکات لە دەوڵەت بۆتە میکانیزمێک کە لەوێدا بەشەکان جا پارەی نەوتە
یان هەر ئەو بەشانێک ئەوانە داوای دەکەن بەشی هەر کام لە گروپەکان بە پێوەی کە قورسایان چەندەیان هێزی چەکداریان چەندەیە یان چەندە دەتواننداندا جالەوانەیە تەزویر بکەن هەرچی بیکەن قورسایی خۆیان دەتوانن بەرنەسەر. ئێستا ئێران لە بەرامبەر هەلومەرجێکدایە کە لەودا ئێمە دەکرێ بڵین جوڵانەوەیەکی مۆدێرنتر هاتۆتە ئاراوە بەنیسبەت ئەو راپەڕینەی کە لە کوردستان کرا 1991 بەنیسبەت ئەو راپەڕینانەی دواتر لە بەهاری عەرەبی کرا کە لە تونسەوە دەستی پێکرد و تەواوی ئەو وڵاتانی تەنیەوە بەنیسبەت ئەو راپەڕینانەی کە پێشتریش لە ئێران کرابوو ئەوەی کە ئێستا لە ئێران ڕوودەدا شتێشکە کە خۆی جیا کردوتەوە لە مەسەلەی کەسایەتی لە مەسەلەی ئەیدۆلۆژی بەو شێوەیەی پێشتر هاتۆتە سەر مەسەلەی ماف داواکاری. ئەوە لایەنێکی گرینگە. لایەنێکی تریژەوەیە کە ئەو هێزە سیاسیانەی کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ناتوانن بە سیکولاریزم و عیلمانیەت بگەن بەردەوام داوای دەکەن دەڵێن ئێمە هێزی عیلمانین ئێمە نامان هەوێ کۆمەلگا بکەوێتە دەست قاعیدە و داعیش و هێزی بنیاد خواز هێزی بڵین فۆندەمانتالیسمی ئیسلامی دەمانەوێ عیلمانیەت بەرەو پێشەوە بەرین بەڵام بۆچی ناتوانن ئەم شتە لە چۆرە دەست پێ دەکات. ئێستا ئەو جوڵانەوەی ئێرانێ پێمان دەڵێ کە عیلمانیەت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا پەیوەندە بە پرسی ژنەوە بەبێ چارەسەرکردنی پرسی ژن عیلمانیەت چارەسەر نابێ. وە شتێکی تریشمان کۆماری ئیسلامی پێنیشان دەدا لە مێژووی 40 ساڵەی خۆیدا ئەویژەوەیە کە لەو مێژووی 43 ساڵەدا تاکو ئێستا بناخە ئیدئۆلۆژیکەکانی لەسەر سەرکوتکردنی ژن دامەزراوە و ئێستا ژناندایان هەوێ ڕێگایەک بدۆزنەوە بۆ تێپەڕاندنی ئەو بۆشایە فکریە بۆ تێپەڕاندنی ئەو بۆشاییە مێژوویە یاتواتە ئێمە لە ڕۆژ هەڵاتی ناوەڕاست ئەو بۆشاییە لە ڕێگای حیزبی مدێرنەوە حیزبی مافخوازەوە لە ڕێگای ئەوەی کە شوناسخوازی تێبپەڕێنین لە ڕێگای مافی ژنانەوە دەتوانین دەستە بەرکەین. شوناسخوازی چۆنە؟ شوناسخوازی بەو مانایەیە کە حیزبی سیاسی کە دەبێتە هۆویەت واتە ئەوەی کە بەرنامە و پرۆگرام و تیۆری فکری تێیدا نەکە لاواز دەبێ هەر نایەتە پێشەوە یانی هەر بوونی نابێ تەنیا شتێکی بوونی دەبێ ئەوەیە کە ئێمە گروپێکین هۆویەیەکمان هەیە جایا کوردیە یان شیعەیە یان هۆویەیەکی مەسحەبیە یان ناسیۆنالیستیە ئەم هۆویەتە دەخەنە پێشەوە کە تۆ ئەم هۆویەتت خستە پێشەوە و نەتوانی هۆویەتێکی گشتگیری میلی لێ دروست بکەی دەبی بە خاوەنی چەندین زوون کە هەر زوونەی هۆویەتی ناسیۆنالیستی یا مەسحەبی یا میلی خۆی هەیە. ئەو شتێک ئێستا لە عێراق دەیبینین پێشتر لە ئەفغانستان بینیمان لە ڕۆژهەڵاتیش لە داهاتوودا لەوانەیە ئێمە ببینە خاوەنی چەند زوون ئەمە دەچینە سەری بڵێ وایە کاک سەلاح وا دیارە مەسەلەکە لەوەش هەندێک قوڵترە چونکە بەڕاستی ئەگەر بمانەوێ بەراوردی بکەین لەگەڵ بزوتنەوەی کوردستانی لە باشوور بزوتنەوەی کوردستانی خۆی منداڵی بزوتنەوەی ڕۆژهەڵاتە لە ڕاستیدا یعنی سەرەتا کوردایەتی لە ڕۆژهەڵات دروستە بێ و لەوێوە ئەتوانین بڵێن زیاتر ئەپەڕێتەوە بۆ باشووری کوردستان و حتا ئەتوانی کاریگەری بڵێن کاریگەری لەسەر بەشەکانی دیکەی کوردستان هەیە. تۆ باس لە مەسەلەی ژن کرد و دیارە مەسەلەی ژن مەسەلەیەکی ئاشکرایە لە ناو پارتی دیموکراتی کوردستاندا کە کۆنترین و نەریترین بزوتنەوەی حیزبی باشووری کوردستانە لە ساڵی 60ەکاندا تاقە ژنێکی مەسیحی هەیە وەکو پێشمەرگە یعنی کە وەکو کەسایەتی بەخۆی هاتۆتە ناو پێشمەرگە ینی ئەوانەی دیکەش هەبوونە بەڵام ئەوانی دیکە ژنی پێشمەرگەکان بوونە یعنی شووی بە پێشمەرگەیە کردووە بە دوای کەوتووە بەڵام مارگرێتە شەلۆ تاقە کەسێکە هەم مەسیحیە هەمیش دەبێتە پێشمەرگە بە شێوەیەکی سەربەخۆ بەڵام تەماشا دەکەین پاکتاو دەکرێ و دەکوژرێ لەناو دەبردرێ ئەمەیان وا دیارە بەرچاوە بەڵام مەسەلەی دیموکراسی دەمەوێت هەندێک بۆ من زیاتر شی بکەیەوە دیارە ئێمە ئەو حیزبانەی کە دروست دەبن بە تایبەتش لە دوای کۆماری کوردستان ئەتوانین بڵێن حیزبی سۆڤیەتینە
حیزبی ستالینینە، یعنی لەو کاتەدا سۆڤێت یەکەمین جار حیزبی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دروست دەکرد، حیزبێکی کۆمۆنیستیان دروست دەکرد، بەڵام کەزانیان لە ڕێگەی حیزبی کۆمۆنیستی ناتوان تەواوی کۆمەلگایەکە کۆنتترۆل بکەن، چونکە کۆمەلگایەکە محافظەکارە، عشیرەتە، مەزهەبیە، مەلایە، شێخ ئەوانە حیزبێکی دیکەی محافظەکاریشیان لە پاڵیدا دروست دەکرد. یعنی ئەوە دەمانگەێتە ئەو ئەنجامەی کە بڵێن هەموو حیزبەکان لە ناوەڕۆکدا حیزبی ستالینینە، چونکە لە سەردەمی ستالیندا ئەمە ڕوویداوە. لەو بارەیەدا گرنگی دیموکراسی هەم لە ناوەخۆی حیزبدا، هەم لە نێوان حیزب و بڵێن نەتەوەکانی دیکەدا بۆ گرنگە. بۆ نمونە لە ئێران بۆ ئێمە دیموکراسی ئێران بۆ گرنگە، ینی بۆ بزوتنەوەی کوردی گرنگە لەو بارەیە. ئەکرێ هەندێک ئەوم زیاتر بۆشی بکەوە. بەڵێ هیوا پرسیارێکی ئەوەیە گرینگە، یعنی ئێمە لە کوێرا دەست پێ بکەین. من پێم باسی ئەوەم کرد کە ئێمە خاوەنی حیزبی مۆدێرن نین بەو شێوەیە کە دەبوو هەبین. جیاوازی حیزبی مۆدێرن و حیزبی پێش مۆدێرن چییە؟ جیاوازی دەوڵەتی مۆدێرن و دەوڵەتی پێش مۆدێرن چییە؟ ئەمە گەر باسی حیزب بکەین وەکو حیزبی پێش مۆدێرن، دەکرێت بڵین هێندێک شت نەچەسپاوە وەکو بەرنامە و پرۆگرام و فکر، یعنی ئەوەی کە لاسایی ئیستالینیزم کراوەتەوە بەس لاسایی فۆرمەکەی کراوەتەوە. دیارە ئیستالینیزم شتێکی پێشکەوتوو نەبوو، من تەئیدی ناکەم دیکتاتۆرێکی زۆر پیسە، بەڵام ئەوەی کوردی تەنانەت ناوەڕۆکەکەشی تێدا نەبووە، ئەوەی کە تۆ دەبینی زۆر بە هاسانی کابرای کۆمونیست دەچێتەوە بەرەو ئیسلامەوی دیکە شوێنی فکرەکە زۆر دەگۆڕدرێت، چونکە فکرێکی قوڵ نییە، ڕۆ نەچۆتە نێو، ینی نەبووتە شتێکی زۆر لە مێشکی ئەوانەدا، بۆیە زۆر شتێکی ڕووکەشە زوو لە ناو دەچێت. بەڵام کە بینەوە سەرەوەی کە حیزبی پێش مۆدێرن، ئێمە ئەگەر لە ڕوومانەکانی یاشار کەماڵدا دیاردەیەکی زۆر ئەوەی تێدایە باسیەوە دەکا کە دەوڵەت وەکو ناوەند نوێنەر دەنێرێ بۆ ئەوەی کە دەنگدان بکرێ لە شوێنە فێۆدالیەکانی دواکەوتوو لە چۆکۆراوا و لە کوردستان. لەوێدا ئەمانەی ئەم حیزبانەی کە پێشدەستی دەکەن دەچن ئاغا و کەیخودا و فێۆدالی ناوچەیان شێخی ناوچە دەبینن، هەموو دەنگەکان دەدرێ بەو کەسەی کە چووە لەگەڵوانە دیداری کردووە، پەیوەندی دامەزراندووە، قازانج و سوودێکی پێگەیاندون، وعدە و وعیدێکی داوە. دوایە دەبینی خەڵکەکە فەرمانی پێدەدرێ کە دەنگ بدە بە فلان نوێنەری دەوڵەت. هەمان نوێنەری دەوڵەت لە ئەنکارا و ئیستانبول ناتوانێت ئەم کارە بکە، بەهۆی وەی کە لەگەڵ شار ڕوبەڕوویە، لە شاردا هەر کەسێک یا هەر بنەماڵەیەک خۆی بڕیار دەدا کە لایەنگری لە کام حیزب دەکات، دەنگ بە کام نوێنەر دەدا. بەڵام لەو گوندانەدا بە دەیان هەزار و سەدان هەزار کەس بە پێی قسەی کەیخودا و کوێخەکانیان دەنگ دەدەن بە نوێنەرێکی دەوڵەت. بۆیە نوێنەرەکان ئەوە دەقۆزنەوە هەموو چێبەرچێیانە لەسەروەی کە چێ دیاری بنێرێ و چێ زیاتر بتوانێ خۆی شیرن بکات بۆ ئەوەی کە دەنگ بێنێتەوە لەو ناوچانە. واتە لەو ناوچانە دەنگدان شتێکی ئیندیویدوال یان فەردی یان کەسی نییە، شتێکی بە کۆمەڵە، کۆمەڵ تایفە عەشیرەت دەنگ دەدا بەو. جا ئێمە کە بینە سەر دیاردەی حیزبی مۆدێرن و پێش مۆدێرن، دەبینین کە کێشەی حیزبی پێش مۆدێرن کێشەی فکری نییە، کێشەی بەرنامە نییە. واتە کە ئینشعاب لە حیزبی پێش مۆدێرندا ڕوودەدا، تەواوی ئەوانەی خزم و دۆست و ڕەفیق و تایفە و هاوشاری ئەو کەسن بەڵێ بەدوای دەکەون، یعنی مەسەلەکە فکری نییە. ئێمە چەندین ئینشعابمان بینیوە لە حیزبە کوردیەکاندا، لە کۆمەڵەدا، لە دێموکراتدا، لە حیزبەکانی باشووردا، لە هەمویاندا ئەو دیاردەیە دووپات دەبێتەوە، عەشیرە لەگەڵ کەسایەتی دەڕوات، بە دوای ئەودا دەکەوێت. کە لە جیهانی مۆدێرندا تۆ چاو لە ئینشعاب دەکەی، مەسەلەن لە ئەوروپا ئینشعاب ڕوودەدا، ئەبینی پێش ئینشعاب چەندین ساڵ فراکسیۆن هەبووە لە ناو حیزبدا، ساڵەها مناقەشە کراوە، مشت و مڕی فکری ڕوویداوە، نەیانتوانیوە لێک تێگەیشتن دروست بکەن
گروپێک کە جیابوونەتەوە هیچ نەخزمایەتیان لەگەڵ یەکتر هەیە، نە پەیوەندی بنەماڵەیان پێکەوە هەیە، نە عەشیرەیەکن پێکەوە. ئەمە حیزبی مۆدێرنە، ینی کە ئینشعاب ڕوودەدا زۆر کەمیش ڕوودەدا لە جیهانی مۆدێرندا، بەڵام کە ڕوویدا بۆیش کەم ڕوودەدا چونکە ئازادی فراکسیۆن هەیە. تۆ دەتوانی لە ناو حیزبدا ئۆپۆزیسیۆن بی، کە لە ناو حیزبدا ئۆپۆزیسیۆن بی ینی بیرروڕایەک دەبەیە پێشەیە کە لەگەڵ بیرروڕای زۆربە جیاوازی هەیە. بەو مانایانەیە کە دژ بەیەکن لە هێندێک خاڵ و لە هێندێک پرزدا تۆ ڕێگایەکی جیاواز. جا بۆیە کە ئینشعاب دەکرێت کە زۆر کەم دەکرێت، ئەو ئینشعابە لەسەر بنەمای فکریە، نەک لەسەر خزمایەتیە، نەک لەسەر پۆست و ئەوەیە. دوایە لە ناو حیزبدا بروکراسی هەیە. دیارە بروکراسی لە ناو دەوڵەت و حیزبدا دەتوانێت لایانی منفی نیگەتیڤی هەبێ، لایانی پۆزیتیڤی هەبێ. لایانی نیگاتیڤەکەی ئەو شوێنەیە کە بەبێ بیرکردنەوە شتێک دەبێتە ئەوتۆماتیک، ینی وەکو وەی کە هیچ ئاڵوگۆڕی تێدا پێک نایە، ساڵەها وەکو خۆی دووپات دەکرێتەوە وەکو کاری بڕۆکراتیک. بەڵام لایانی پۆزیتیڤەکەی چییە؟ ئەوەیە کە کەسەکان، شەخصەکان تابعی میکانیزمی حیزبین، ناتوانن ئەو میکانیزمە بگۆڕن، ناتوانن ینی کەسەکان لەسەرەوەی یاسانین، لەسەرەوەی میکانیزمی حیزبینین، مەجبورن خۆی لەگەڵ بگونجێنن. لە کوردستان وان نییە، واتە حیزب دەکرێتە مڵکی چەند کەسێک یان کەسێک، یا ئێستا کە لە باشوور بۆتە مڵکی بنەماڵە، هەر حیزبە و بنەماڵەی خۆی هەیە کە دەستی بەسەرداگرتووە بەسەر پارە و ئیمکانات و هەموو شتەکانی حیزبیدا. کە دەگەینە ڕۆژهەڵات، ئەم مەترسیە هەیە. زۆرێک لە بەرپرسان کە سوکاری خۆیان، کوڕی خۆیان داناوە بۆ ڕێبەرانی داهاتوو، واتە ئەو مۆدێلەی کە ئێمە باسمان کرد بە شارەسەد و ساڵح و بن عەلی و ئەو مبارەک و هەموو بە دوای دابوون، هێندێکیان پێی نەگەیشتن. ئێستاش لە زۆر شوێن کوڕەکانیان لەسەرکارنەوە. بین سەلمان خەریکە دەبێتە ڕێبەری پادشای عەرەبستان دوای مردنی باوکی. ئەمە چییە؟ ئەمە نیشاندەهەندەی ئەوەیە کە حیزبەکانی ئێمە ئێستا بەرەو حیزبی مۆدێرن نەڕۆیشتن. هەڵبەت ئێمە کە بێنە سەر پارادایمی پەکەکە، لێرەدا جیاوازی دەبیندرێت. لەوێدا بەرنامە و فکرە کە قسە دەکا، ینی بەرنامە و فکرە کە جیاوازی دروست دەکا یان لێک نزیک بوونەوە دروست دەکا. هیچ پەیوەندی بە بنەماڵە و بە عەشیرە و ئەو شتانەی تێپەڕاندووە، وەکو یەکەم دەکرێت بڵێن یەکەم حیزبی ئیدئۆلۆژیکی کورد. ئەحزابی ئیدئۆلۆژیک ئیتر ئەمە باسێکی ترە، لەکوێدا تووشی هەڵە دەبن، لەکوێدا بە قازانجی کۆمەلگا ئیش دەکەن، لەکوێدا دەبێ ڕەخنە لە خۆیان بگرن. ئێمە ئێستا ناچینە سەرەوە باسە، بەڵام کە ئێستا لە قۆناغی ئێستای داهاتووی ڕۆژهەڵاتی کوردستاندا ئێمە دیسان باسیوە دەکەین کە ئێستا ئەو هەلومەرجە پێشهاتەوە حکوومەت دەگۆڕدرێ، ئایا حیزبە کوردەکان یان بەشیشیان دەچنەوە داوای ئەوە دەکەن کە هەر ئەو ئۆتۆنۆمیە یا فیدرالیە کە لە باشووری کوردستان هەیە بەوانیش بدرێ، وەکو حاکمی هەتایی کوردستان بناسرێن بە فەرمی لەلایەن ناوەندەوە، ناوەند چەک و چی ببوورە موچە و پارەیان بۆ بنێرێ و بڵێ ئیتر خۆتان چۆن ئەیکەن بیکەنیانی لە ناوەند دموکراسی تا ڕادەیەکدا بمەزرێ، کوردستان نەهێڵن دموکراسی تێدا بێ. ئێستا بۆچی بۆرۆکراسی و مؤسسات لە بەغدا زیاتر ئیش دەکەن، عەقلانی تر ئیش دەکەن تا لە کوردستان؟ ئەمە شتێکی لەوانەیە کۆمەلگای عەرەبی دواکەوتوتر بێ لە کۆمەلگای کوردی وەکو کۆمەلگا. بەڵام کە تۆ بێ سەرباسی سیاست و بەڕێوەچوون، بەغدا زۆر لە پێشترە لە کوردستان. واتە مەبەستی منەوە نییە کە وەکو کۆمەلگا و خێڵ و قەبیلە و عەشیرە ئەوان وەکو کارتێکەری مەزهەب و ئەو شتانە لە کورد پێشکەوتوترن. نەخێر کورد پێشکەوتوترە، بەڵام کە دێینە سەر مەسەلەی سیاسی، ئەو سیاسەتەی لەوەیە زیاتر بڕۆکراتیکە، زیاتر جیاکراوەتەوە لە بنەماڵە و لە کەسایەتی. و تا ئێستا لە بەغدا چەندین جار دەستا و دەستی دەسەڵات کراوە، چەندین جار بڵێن حیزبەکان ڕکەبەرایەتیان کردو، ململانەیان کردو لەسەر دەنگدان. ڕاستە دەنگدانی پێش مۆدێرنە، عینی ڕۆمانەکەی یاشار کەماڵ، هەر عەشیرە و قەبیلەیەک دەنگ دەدا بە
ینی هەموو پێکەوە ڕەمەچی وەکو بڵین چی پێ دەڵێن بە کوردی وەکو گاران یان بڵێن شتێکی پێ دەڵێن ڕانەمەڕ بەڵێ بەڵێ هەموو بە دوای سەرۆک عشیرەیان مەسەلەی مەسەبیەکەیان قەبیلە و عشیرەی خۆیدا ئەمە ئێستا دەنگدانی پێش مۆدێرنە بەڵام ئایا لە بەغداش خاوەنی حیزبی مۆدێرنی نەخێر ئێستا لەوێش حیزبی مۆدێرن دروست نەبووە بەس یاسات چاتر چەسپاوە باشتر لە باشوور کار دەکا ئێمە سپینێ لە کوردستانی حیزبەکانمان بڵێن ئێمە زوونی خۆمان هەیە گومرجی خۆمان هەیە خۆمان لە سنوورەکانی تورکیە و عێراق و پارە پەیدا دەکەین و داهاتمان هەیە دەگەڕێنەوە خاڵی سفر ینی دەگەڕێنەوە هەمان نوختەی کە باشوور لە گومرجی برایم خەلیلەوە کە شەڕ دەست پێکرا تووشی بووە ینی ئەمە گەڕانەوەیە بۆ ڕابردوو بۆ هەڵەکانی ڕابردوو ئەمە چۆن تێدەپەڕێنین واتە ئەگەر ئێمە سپینێ چەند زوونمان هەبێ ناوچەی حزبی دموکرات گوێ بێ ناوچەی پەژاک بڵێ جنوب ئەمە خەڵکلایەنگری منە بە شیشیع و ئیلام و لەوێ پێگە و جێگەم هەیە کۆمەڵە بڵێ لە سنە پێگە و جێگەم هەیە بەڵام من دڵخۆشێکم دێرەدا هەیە ئەویژەوەی ڕۆژهەڵات گۆڕاوە ئەو خەڵکە زۆر لە پێشترن لە حیزبەکە ڕێگان نادەن ئەو ئەزمونەی باشوور لە ڕۆژهەڵات دیسان ئەو شتە دووپات بکرێتەوە ئەمە بە بڕوای من شتێکی زۆر باشە و دوایە دێمۆسەری کاکسلا بەڵام لێرەدا دەمەوێت هەندێک ورتر پرسیارێک بکەم ینی بێگومان ئێمە دەبینین لە دوای ساڵی 1991 ئەم جارە بەرەواژی دەبێت ئێمە باسمان کرد کە حیزبی کوردی سەرەتا لە ڕۆژهەڵاتەوە دروست دەبێت دەپەڕێتەوە سلێمانی و هەولێر و کۆیە و بەڵام دوای ساڵی 1991 تەماشا دەکەین بەڕاستی بە پێچەوانە شتێک ڕووەدا مۆدێلی باشوور دەبێتە فکرێک دەبێتە مۆدلێک بۆ حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان کە لە باشوور لە کامپەکاندان و تەماشا دەکەین دابڕانێک هەیە وا بزانم پرۆفیسۆر عەباسی وەلی پێی دەگوت ناسیۆنالیزمی دوور وایانش ناسیۆنالیزمی ئەجنەبی شتێکی وای پێدەگوت وابزانم مستەلاحەتێکی وای بەکارهێنا یعنی لە خەڵکەکەشدا دائەبڕێ خەڵک ئێستاکە لە ڕۆژهەڵاتی کوردستان هەر لە مەسەلەی سیاسەتیشدا تەماشا دەکەین بەڕاستی ڕێو شوێنی تایبەت بەخۆی هەیە یعنی نەپشت بە حیزب دەبەستێ نەپشت بە دەوڵەتیش دەبەستێ لە سەردەمی کۆڕۆنا بینیمان مەسەڵ خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان هەڵمەتێکی چۆنی کرد لە سەردەمی کوژانەوەی دارستانەکاندا حتا لە بۆ مەسەلەی پەیداکردنی خواردندا تەماشا دەکەین خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان بەڕاستی مۆدێلێکی زۆر جیاوازتری هەیە لەوانەیە کە لە کامپەکانی باشووری کوردستان چاویان لە دەستی ئەو حیزب و ئەو حیزبە و هەمان مۆدێلی باشوور دەیانەوێ بکەنە فکرێک بگوازنەوە و ئیتر خەون بەوە بوین سبەی لە ئێرانیش گۆڕانکاریەک ڕووبدا هەمان شت ئەوە دەبێت یعنی باسی ئەوەمان کرد کە لە ڕۆژهەڵاتی کوردستان جیلێکی نوێ دروستە بەڵام سەرباری ئەوەش من چەند ڕۆژێک پێش ئێستا جێم لە ڤیدیۆی سەرکردەیەکی سیاسی ئەو حیزبانە گرت ناوی حیزبەکەی حیزبی دیموکراتە بەڵام بەخۆی ئەڵێ بە ئاشکرا ئەڵێ ئەمن نەفرەت لە دیموکراسی دەکەم یعنی بەڕاستی ئەمە پارادۆکسێکی زۆر گەورەیە یعنی ناوی حیزبەکەت بگۆڕە سەرەتا ئینجا نەفرەت لە دیموکراسیت بکە باشە لە کاتێکدا ئێستا کە تەماشا دەکەین گریمان لە ئێراندا گۆڕانکاری ڕوویدا ئیتر ئەم حیزبانە هەم لەگەڵ ناوەند لیان دەبێتە کێشە هەم لەگەڵ خەڵکی خۆیاندا لیان دەبێتە کێشە وانە یانیش بە هەڵەدا چوو نا من پێ وایە زۆر ڕاستە ئەم حیزبانە توانایی جەزبکردن ڕاکێشانی خەڵکانی ڕۆشنبیریان لە دەستداوە توانای بەرهەمهێنانی ڕۆشنبیر لە ناو خۆشیاندا لە دەستداوە هیچ بەرهەمێکی فکری تیۆریچیان نییە نەنووسیوە جگە لە بیرەوەری و هێندێک بڵین وتاری ویشکی ئایدۆلۆژیک ئەگە لایەنە چەپەکان باس بکەیت چونکە مەسەلەکە فقط حیزبی سنەتی شوناسخوازی ناسیۆنالیزم نییە کە کێشەیەکی معرفی گەورەی هەیە هێندێک لە حیزبە چەپەکانیش مەسەلەی کۆمونیزم یان سۆسیالیزم وەکو ئەوە بەکاردێنن کە هەر کەس ڕەخنیان لێ بگرێ
دەڵێنەوە دژی کرێکارانە، دژی کۆمونیزمە، دژی چەساوەکانە، پیاوی ئیمپریالیزمە، ینی خائینە. لە نێو خۆشیاندا بەردەوام خەڵک دەردەکەن لەسەر ئەوەی کە بەڵام لە واقعدا ئەوە سەرکردایەتی حیزبەکە و شتانە دیاری دەکا، واتە بۆ میکانیزمێکە بۆ ئەوەی کە لە دەستی گروپێکدا جایە کەسێک چەند کەسێک ئۆلیگارشیەکدا حیزب بمێنێتەوە و بۆیە خەتی سوور و هێڵی سوور بەردەوام. بەڵام بۆ خۆیان دەیگۆڕن هێڵی سوورەکە ئەگەر حەزیان لێبێ ئەو ڕۆماۆیست بن سپینێت دەبنە شتێکی تر ئەو کاتی هەمویان پێشتر پێیان شەرم بوو بڵێن ئێمە ناسیۆنالیستین و ئێستا کە پێیان شەرمە بڵێن ئێمە دیموکراتین نەوەک سۆسیالیست، پێیان شەرمە بڵێن ئێمە دیموکراتین، ینی ناوی حیزبەکەی دیموکراتە پەیڕە و پرۆگرامەکەی دیموکراتە، هەموو مێژوەکەی بە ناوی حیزبی دیموکرات نووسراوە، بەڵام بە ئاشکرا دێتە سەرساحن قسە دەکا لە شوێن لە دەستگایەکی ئەکادیمیش قسە دەکا و نەفرەت لە دیموکراسی سێت دەکا. لە هەمان کاتدا لە ناو حیزبەکەیدا کەسێک نادۆزیەوە، یەک کەس نادۆزیەوە کە بڵێ کاکە تۆ غەڵەتیەوە ئەو قسەیتە شوێنە قسەی شێتامە. ڕاستە ئەمە کێشەکە هەر لێرەدایە، ینی کێشەکە لەوەدایە کە خەریکن ئەو معریفە و فکرە تیۆریکەی کە پێشدا چەند ڕێبەرێک هەیان بۆ، ینی ئێمە ئەگەر باسی ڕێبەرێکی وەکو دکتۆر قاسملووی بکەین دەکرێت بڵێ کەسێکی خاوەن فکر و بیر بووە، سوسیال دموکرات بووە، بەڵام بۆ نەیتوانیوە ئەمە بخاتە ناو حیزبەکەی بیکاتە هێزێکی فکری، ینی لە پەکەکەدا ئەم شتە باشتر ڕوویداوە، بیر و ڕاکانی ئۆجەلان هاتوۆتە نێو حیزبەکەوە، هێندێک کادیر جار خراپی لێ حاڵی بوون، هێندێک باشتری لێ حاڵی بوون، بەڵام حەول دراوە کە بکرێتە گشتی، بکرێتە شتێکی کە ئەو وەکو خۆراکێکی معریفی و فکری بدرێ بە کادیرەکان و بە بڵین ئەندامان و لە حیزبەکەدا ببێتە هێزێکی مادی و معنەوی لێ دروست بکرێت. بەڵام کە دێنە حیزبی دموکرات کۆمەڵەش کە بەڵێ وازی لەو نەوعی چەپی پێشتر هێنا، بەڕاستی هێندێک بێزگە لە کاکبرامی ئەلیزادەوانی دی هاتنەوە بەرەو ناسیۆنالیزم و بەرەو سوسیال دموکراسیەکەی دکتۆر قاسملوو تووشی سەر لە شێواوێکی فکری بوون، ینی ئەتۆ ناکرێت چاوەڕوان بی کە بڵێ ئەو حیزبانە معریفە تیۆری فکر بەرهەم دێنن، ناتوانن بەرهەمی بێنن، بۆیە چونکە تووشی قەیرانی ڕێبەرایەتین، تووشی قەیرانی کادیرن، تووشی ئەو قەیرانن کە دەوێدا خوێندنەوەیان بۆ جیهان. چونکە ئەتۆ حیزب مارکس کاتی خۆی قسەیەکی کردوتی دەبێ پێشدا فیلسوفان تا ئێستا جیهانیان لێک داوەتەوە، بەڵام مەسەلە لێکدانەوە نیە بەڵکو گۆڕینی جیهانە. مەسەلەی ئەسلی ئێمە ئەوەیە نەک تەفسیری جیهان، گۆڕینی جیهان. ئێستا غەڵەتبوونی ئەو قسەیە زۆر ڕوون بۆتەوە لە فەلسەفەدا، لە هەموو ینی ئەوەی کە گۆڕینی جیهان بەبێ معریفە بەبێ لێکدانەوە. دیارە مارکسیش مەبەستی ئەوە نەبوو، بەس کەڵکی وای لێ وەرگیراوە لەم قسەیە کە فەقەت کردەوە گرینگە، نەک تیۆری نەک فکر. تۆ دەبێ بچی لە مەیدانی پراکتیکدا قۆڵ هەڵماڵی، بەڵام تۆ کە فکرەکەت ناقیس بوو، ناتەواو بوو، بۆ چوونەکانت هەڵە بوون، دنیات خراپ خوێندەوە، قۆڵ هەڵدەماڵی چ دەکەی؟ ینی خەریکی چی مەسەلەن چ دروست دەکەی؟ بە بیری سەقەت چۆن دەتوانی جیهانێکی تازەدا بمەزرێنی؟ ینی دەبێ پێشدا کێشەکان شناسایی بکرێن، بناسرێن. ئەو کاتی کە ئەتۆ قام کرد لە سەردانا ئێمە لەو دۆخەداین، ئەو کێشانەمان هەیە، ئەو کێشانە بخوازی ڕێگا چارەیان بۆ بدۆزیەوە بۆ گۆڕانیان، نەگەوەی کە قۆڵ هەڵماڵی بۆ گۆڕانی کێشەکان بەبێ ئەوەی کە ئەو بناغە مەعرفی، ئەو بناغە فکری، ئەو بناغە تیۆریک و فەلسەفێت دامەزراند بێ. ئەمە زۆر کێشەیەکی گەورەیە کە هێندێک لە کادیرەکانی حیزبەکان پێیان وایە کە بەڵێ ئێمە کۆمەلگا بە دوای خۆماندا دەخەین، هێزێکی جەماوەری و کۆمەلگا ڕزگار دەکەین، و ئێستاش کە ئەو مانگرتن و خۆ پێشاندانانە لە ڕۆژهەڵات دەستی پێکردووە، لەو فکرەدان سپینێ ڕزگار دەبێت کوردستان و ئێمەش دەچینەوە خزمەتی گەلەکەمان دەکەین. بەڵام بەکام بەرنامە، بەکام پرۆگرام، بەکام فکر و بۆچوونەوە تۆ دەگەڕیتەوە خزمەتی خەڵکەکەت دەکەی؟ ینی ئەمە هەمووی جێگای پرسیارن ئەم شتانە. بۆیە من دەڵێم حیزبی سیاسی لە جیهانی ئەمڕۆدا
دەبێت زانکۆکان داگیر بکات نەک داگیرکردنی بەمانای نیگاتیو داگیرکردن لە ڕووی فکرەوە ینی قوتابیەکانی زانکۆکان دەبێ بێن بڵێن ئێمە لایەنگری لەو حیزبە دەکەین پێش هەموو پێشوەی کە گوندەکان یان پێش ئەوەی کە جووتیارەکان یان هەژارەکان یان بڵین کرێکاران بێن بڵێن ئێمە لایەنگری لەم حیزبە دەکەین ئێمە ئەوەمان تاقی کردەوە لایەنگری چینی خوارەوە زۆر دەتوانێت بەلاڕێدا ببرێ بەهۆی پۆپۆلیزمەوە بەهۆی مەزهەبەوە بەهۆی ناسیۆنالیزمەوە ئەگە چاو لێ بکەی لە هیتلێرەوە تاکو ئێستا تا ترامپیش خۆراکی پوتینیش بەڵێ تا پوتینیش خۆراکی ئەوانە چینی خوارەوەی کۆمەلگایە ئەوەی لە بەرامبەریاندا ڕادەوەستێ زانکۆکانن بەشی زۆرتری ینی ئێستا لە ئێرانی ژەوشتە هەیە یەکەم جار زانکۆکان بوون لە ئێران ڕاپەڕینیان دەست پێ کردا بڵین سەرەتای نەوەدەکاندا دوایە هێزەکانی تر وردەوردا ینی بوو بە شتێکی مەدەنی شۆڕشەکان ئێستا ئێمە هاتووینە قۆناخێک کە لەوێدا شۆڕشی ژنان شۆڕشی فێمینیستی بڵین ڕاپەڕینێکی کرێکاری و ڕاپەڕینێکی دژی دیکتاتۆری و زۆرداری ڕاپەڕین بۆ ئازادی و کۆمەڵە کەسایەتی فەرهەنگی و نووسەر و ئەدیب هاتوون دەڵێن ئێمە دەمانەوێت ئەو دۆخە بگۆڕدرێت بەبێ ئەوەی کە لایەنگری لە حیزبێکی ئۆپۆزیسیۆنی ئێرانی بکەن واتە حیزبەکانی ئۆپۆزیسیۆنی ئێرانیش نەیانتوانیوە زانکۆ داگیر بکەن من لەو بارێ نمونەیەکم هەیە لە بەلجیکا کاتی خۆی چەند ساڵێک پێش ئێستا ئیتر دۆستایەتیم لەگەڵ حیزبێکی بەلجیکی هەبوو هەرچەندە حیزبەکە ڕاستڕەو بوو ینی چەپڕەویش نەبوو ڕاستڕەو بوو ئێمە پەیوەندیەکمان هەبوو پەیوەندیەکی شخصی و جار و بار سوودمان لێوەردەگرتن لە بۆ مەسەلەی لۆبی کوردی و شتیوە ئەگەر کێشەیەک هەبواە لە کوردستان بەوانمان دەگەن لە ڕێگەی ئەوان دەچوینە پەرلەمانی ئەوروپا و شتیوە زارێک منیان داوەتی کۆنفرانسێکیان کرد کۆنفرانسەکە هەرچەندە حیزبی بوو بەڵام داوایان لە من کرد کە لەوێ بمینمەوە من تەماشام کرد لە ڕێزی پێشەوە کۆمەڵێک پیا و ژن دانیشت بوون و ئەمانە بەڕاستی ڕەخنەی زۆر زۆر توند و سەرنجڕاکێشیان دەکرد ئاراستەیان دەدا حیزبەکە و لە دوای لە کادرێکم پرسیار کرد کادرێکی حیزبە یان یەکێک لە ڕێخەرانی کۆنفرانسەکە وتم ئەمانەی پێشەوە چێنە ئەمانە حیزبین وتی ئەمانە حیزبین بەڵام ئەمانە نەچوونێتە ناو حیزب بەتەنیا حیزبیان هێناوەتە ناو خۆیان ینی زۆر زۆر لە بۆ من سەرنجڕاکێش بوو بەڕاستی کە تەماشا دەکەین لە حیزبی مۆدێرندا ئیتر کەسەکان حیزب دێنە ناو خۆیان و ئیتر بە تەواوەتی ناچنە ناو حیزب وەکو ئیماندارێک وەکو سۆفیەت وەکو دەروێشێک ئیتر ئەمە وا دیارە ئەمە دەمەوێ من لەسەر لایەنە کرداریەکەیەوە یعنی لایەنە پراکتیکەکەیەوە هەندێک چەند دقەیەکمان ماوە باسی ئەوە بکەین ینی ئێستا کە دەبینێن لە حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان لەو بارەیەوە بەڕاستی سوورن لەسەر ئەوەی کە نەگۆڕدرێن و هەندێک زار لەوانەیە ئەو ڕووداوانەی کە لە کۆیە و زرگوێز و پردێش ڕوویاندا ئەو ڕووداوانش بە شێوەیەکی عاتفی بەکاربێن بەڵام ئێمە نابێت تەسلیمی ئەوە بین لایەنی معریفی جیاوازە لایەنی هەست و سۆز و شەهید و خوێن و ئەمانە جیاوازترە ئێستا کە لە ڕووی کرداریەوە چی بکرێ یعنی خەڵک چی بکە ئێمە چی بکەین ئێوە چی بکەن حیزبەکان خەڵکی ناو حیزبەکان چی بکەن لە ڕووی کرداریەوە تاوەکو کار لە کار نەترازاوە ئەگەر شتێک ڕوویدا بەڕاستی ئەمانە هەم کێشیان ینی جاران بە تەنیا کێشیان لەگەڵ دەوڵەت هەبوو و هەموو چی پێدڕێن بە کوردی هەیە بە کوردی مەسەلێک هەیە ئەڵێ هەموو شەیەکانی لەسەری نازانم چێشکاندووە هەموو شەیەکانیان لەسەری دەوڵەتدا دەشکان خۆمەینی فتوایدا شاوای کرد ئیتر بەو شێوەیە بەڵام ئێستا کە تەماشا دەکەن لە ئێران ڕەوشێکی دیکە هەیە ئەزەریەکان لە پشگیری کوردەکاندا دروش مەڵێنەوە فارسەکان فارس نییە ئیتر نەڵێ ژن ژیان ئازادی تەنانەت بە کوردیش دەڵێن نەک بە فارسی و هەتا وەکو ئێستا ئێمە شتێک دروشمێک یعنی لە کەسایەتیەکانیشدا دروشمێک لە دژی بزوتنەوەی کوردی نابینین لەو بارەیەوە باشە لە ڕووی کرداریەوە ئەبێ بەڕاستی خەڵک چی بکە تاوەکو کار لە کار نەترازاوە
بەڵێ ڕاستە من پێشدا ئەوە بڵێم کاکیوە کە ئۆپۆزیسیۆنی ئێرانی و ئۆپۆزیسیۆنی کوردیش کارتێکەرێکی ئەو تۆی نییە لەسەر ئەو خۆپێشاندانانە لەسەر ئەوەی کە خەریکە ڕوودەدا بەڵام بێگومان لە هێندێک شوێن دەتوانن ڕۆڵی پۆزیتیڤیان هەبێ بە تایبەت لەو شوێنانە کە دەڵێن فلان ڕۆژ مەسەلەن مانگرتن بکرێ دوکاندا بخرێ ئەمە دەکرێ بڵین کە دەتوانێت لە زۆر جار جێبەجێ بکرێ و ئێران ئێستا خەریکە بەرەو مانگرتنێکی گشتی دەڕوا واتە ئەو مانگرتنە ئێستا هەروەکو خۆتان ئاگادارن کەرتی نەوتیش پاڵاوتنی نەوتیش هەڕەشەی کردووە کە ئێمە ئەگەر بێت و هێندێک چاکسازی نەکرێ بڵین مانگرتن دەکەیت ئەوە هەڕەشەیەکی بچووک نییە و هەنگاوی ئەوەڵە ئەمە کاک سەلاح لەوەدا بەتەواتی لەگەڵتدانیمە لەبەرەوەی ئەمە لاینی گۆڕینی ڕژێم وانش ناچارکردنی ڕوخانی و گۆڕانی ئەمیان لەلایەک بەڵام ئێمە تەجروبەی ساڵی 1991مان هەیە و تەجروبەیەکی زانستیشمانێ ساڵی 1991 خەڵک راپەڕینی کرد لە باشووری کوردستان بەڵام حیزب هاتە سەر دەسەڵات پاشان ئەگەر ئەوڕۆ ئێران گۆڕا باشە هەردی ساعتۆ لە ڕێگەی حیزبدا چی پێدەن ناسیە سەر شانۆی سیاست ئایا مۆدلێکی دیکەمان هەیە لە زانستی سیاستدا جگە لە حیزب یعنی کۆمەڵێک خەڵک بستنە سەر شانۆی سیاست ڕاستە ببوو لە کاکیەوە من یەکشت بڵێم حیزبە سیاسیەکان ئەوان نین کە شۆڕش پێک دێنن یان جوڵانەوەی کۆمەڵایەتی پێک دێنن یا ئەی دەسەڵات یەکشت دێنەدا بزوتنەوە کۆمەڵایەتەکان یا دەسەڵات دەڕوخێنن یا دەیگۆڕن یان حیزبەکانیش دەگۆڕن ئەگەر ئەو حیزبانە بگەڕێنەوە لە بەرامبەر خەڵکێکی وشار و بزوتنەوەیەکی گەورەدان ناتوانن وەکو سێکت و حیزبی بچووکی مەحفەلی و بنەماڵەیی بمێننەوە ئەگەر بیان هەوێ ببن بە حیزبی سەرتاسەری ئەو کاتی دەبنە حیزبی پێشکەوتووی مۆدێرن ینی ئەگەر نەک سەرتاسەری بۆ هەموو ئێران بۆ نمونە ئەگەر حیزبێکی کوردی لە سەرتاسەری کوردستاندا ببێتە حیزب بەمانای ئەوەیە دەیان هەزار کادیر دێ دەیان هەزار بیر و بۆ چوون دێ تۆ ناتوانی بڵێن دموکراسی نێو حیزبی نەپارێزی تۆ ناتوانی خەڵک بە کۆمەڵ دەربکەیت ئەو شێوە لە مەحفیلگەرایە نایخوێنێتەوە لەگەڵ کۆمەلگایەکی کە تووشی جوڵانەوەیەکی پێشکەوتوو بووە حیزبەکان دەبێت خۆیان ئاڵوگۆڕیان تێدا پێک بێ من پێم وانە هەر حیزبێک هەر ئەو تەمەنەی پێشووی خۆی دەبێت دووپات بکاتەوە یا دووپاتی دەکاتەوە پێم وایە کە ئەو حیزبانە لە داهاتوودا کە دێنەوە لەگەڵ کۆمەلگا لەگەڵ دوای ڕوخانی کۆماری ئیسلامی ڕوبەڕووی کۆمەلگایەک دەبن کە بە هاسانی لە ژێر باری کۆماری ئیسلامی هاتۆتە دەرێت تازە بە هاسانی ناچێتە قاوغێکی بڵین بارێکی دیکە یانین ئەوە زۆر هاسان نییە کە دیسان لەغاو بکرێ و کۆمەلگا بڵین بە دوا بخرێتەوە و کۆمەڵک بێن ببنەوە ئاغا و ڕعیەت ئێستا کێشەی بەهاری عەرەبی چ بوو کێشەکە ئەوە بوو ئەو خەڵکە نەیدەویست ڕعیەت بێ هاتنەوە دیسان بوونەوە ڕعیەت یعنی دیسان مبارەک سیسی هات ئەویدی لە هەموو یعنی کێشەی ڕعیەت چارەسەر نەبوو ئێستاکانێ حیزبە کوردیەکان ستروکتورێکی تەنانە دەگە سوسیالیستیشیان هەبێ شێوەی بەڕێوەبەرایەتیان شێوەی ئاغا و ڕعیەتە ینی دیوەخان هەیە لەوێدا مەسئول و مەربوط بە شێوەی بڵین فەرماندە یان بە شێوەی فیئۆدال دەجوڵێنەوە ئەمە ئەم لە ژێر ناوی سیاستدا نەوەک لە فیۆدالیزم یان نەوەک لە سەرکردایەتی کەسایەتیەکی کە هەموو دەسەڵاتێکی ڕەهایان هەیە بە تایبەت چەند کەسێکیان یا بنەماڵەکانیان بە تایبەت لە یەکێتی و پارتیدا ئەمە چییە ئەم دیاردەیە هەروە بە هاسانی کۆمەلگایەکی وەکو ڕۆژهەڵات و ئێران کە لە ژێر ڕعیەتی خومەینی و خامنەیی و کۆماری ئیسلامی دەچێتە دەرێ تازە خۆناخێکی بڕیوە خۆناخێکی گەورەی بڕیوە هەروەکو کە مافەکانی ژنان دەو کۆمەلگایەدا بەرەو پێشەوە چوە هەروەکو پێشتر باسم کرد مەسەلەی ئەوەی کە ئێستاکانێ مافی ژنانە کە ئەو شۆڕشەی ئێران لە بەهاری عەرەبی جیا دەکاتەوە هیچ شتێکی تر نییە دووشتن یەکیان مەزهەبە یەکیان مافی ژنانە ئەگەر ئەو دووشتا لە بەهاری عەرەبیدا چارەسەر بووبان ئەوانیش تووشی بەرەو خۆناغێکی نوێ دەڕۆیشتن بەڵام
کێشەی ڕعیەت بوون چارەسەر نەکرا لە بەهاری عەرەبیدا گەڕانەوە دیسان ئاغاکان بە ناوی ترەوە بە جلوبەرجی ترەوە کۆمەڵێک ئاغا دیسان هاتنەوە دیسان ئەو زوڵم و زۆری و دیکتاتۆریەتیان دامەزراندەوە ئێستا لە ئێران بۆ حیزبی دموکرات بۆ کەسانێکی کە لە ڕووی تیۆریک و فکری و معرفیەوە توانای ڕوبەڕوو بوونەوە لەگەڵ کۆمەلگایەکی پیچیدە و پڕ لە یعنی فکری نوێیان نییە لە ئاست ئەوە دانین بێن قسە بۆ ئەو کۆمەلگایە بکەن باشە کاکە لاست ئەوە دانین بەڵام ئەمانە هێزی چەکداریان هەیە پاک هێزی چەکداری خۆی هەیە حیزبی دموکرات هێزی چەکداری خۆی هەیە کۆمەڵە حیزبی چەکداری خۆی هەیە پەژاکیش هێزی چەکداری خۆی هەیە و بەڕاستی جوگرافیاکانیان موکریان سنە باشووری ڕۆژهەڵات ناوچەی عیلام و ئەوانە و ئەمانە تەماشا دەکەن هەتا وەکو ئێستا دیالۆگێکیش لە بینیاندا نیە یعنی یەکێکیان لە نەغەدەکە خۆی پیشاندان دەکاڵێ ئاڵێ بژی حیزبی دموکرات حیزب ئاڵێ تەماشاکە بەتەنیا ئێمە لەوێ وجودمان هەیە ئەوەی دیکە ئاڵێ لە تاران گوتیان زندگی ئازادی ئەوە دیارە بەتەنیا وجودی ئێمە هەیە لە ڕاستیدا من وجودی هیچ کەسیان نبینێ هەمویان و ئەکرێت دروشمێک بگوترێتەوە بەبێ ئەوەی حیزبەکە لەوێ وجودێکی کردداری و ڕێخستنی هەبێ و ئەکرێ کەسێک گەنجێکی حەماسیش لە نەغەدا دروشمێکیکە بڵێتەوە بەبێ ئەوەی حیزبەکە وجودێکی هەبێ بەڵام مەترسیەکە لەوەدا کاکە ئەمانە هێزی چەکداریان هەیە و ئەگەر هێزی ئەگەر ڕەوشەکە بەو شێوەیە بێ ئەمانە شەڕی چەکداری بکەن لەیەکەوە ئایا ئەو مۆدلەی باشوور دیسە دووبارە نابێتەوە چونکە بەڕاستی لە باشوور بینیمان کۆمەڵێک هێزی نێودەوڵەتی زەمینەیان لە بۆ ئەوە خۆش کرد و ئامانیان هێنا سەر دەسەڵات هەتا وەکو ئێستا تەماشا دەکەین بەڕاستی پشگیریەکی وا لە گیراوانی بادینان نییە لە ئاستی نێودەوڵەتیدا پشگیریەکی وانە قسە هەیە لێ دوانە هەیە بەڵام پشگیریەکی وانە ئایا ئەو مەترسیە لە ڕۆژهەڵات بەڕاستی هەیە نا زۆر جانە پرسیارەکە زۆر گرینگە من خۆشحاڵم کەوە دەپرسی بۆچوونی خۆم دەڵێم چونکە لەوانەیە خەڵکی تر بە جیاواز چاو لەو مەسەلەیە بکە ئێمە ئەزمونێکمان هەیە کە شار ڕووخا حیزبەکان گەڕانەوە بۆ ماوەی 3-4 ساڵ کۆماری ئیسلامی خۆی کۆ کردەوە خڕیکردنەوە هەڵاتنەوە بۆ شاخ کۆمەڵێک خەڵک کوژرا بەڵام وەکو مقاومەتێک ینی ناکرێ هەمووی نەفی بکرێتەوە دەکرێت بڵین بیرەوەرێک لەوەی کە چونکە کۆماری ئیسلامی قابلی ئیسلاح نەبوو قابلی گۆڕان نەبوو ئەوە ئێستا دیار نییە کە ئەو حیزبانە خۆیان ئەگەر لەگەڵ حکوومەتێکی دموکراتیک ڕوبەڕوو بووبان چەندە تووشی هەڵە دەبوون چەندە دیسانەکانە شەڕی چەکداری ڕووی دەدا چونکە من پێم وایە لەوانە بۆ حکوومەتێکی لیبرالی یان حکوومەتێکی کۆماری خوازی بڵین زۆر نەرم بێتە سەرکار دیسانەکانێ هێزە کوردیەکان داوای مافی زیاتر بکەن یا لەگەڵ وەکو سەردەمی عەبدولکەریم قاسم لە عێراقدا بەڵێ ڕاستە ئەمە هیچ گارانتیەوە نییە بەڵام ئەوەی کە بڵین وەکو شانسێک بۆوان هەیە لەو مێژوویەدا ئەوەیە کە بەرامبەر حکوومەتێکی زۆر دڕندە بوون کە ئەو حکوومەتە هیچ ڕووناکایی تێدا نەبوو ینی ئەمانە هەرچیەکییان کردبا چه هەڵایان کردبا چه بەڕێگای دروستدا ڕۆیشتبان چ نەرمبان چ توندبان کۆماری ئیسلامی هەر ئەوە بوو هەر بەو ئاقارەدا دەڕۆیشت ینی نازانم لەگەڵم هاوڕای لێرەدایانە چون کۆماری ئیسلامی ماهیەتەکەی ئەوە کورد نەبوو کە دیاری دەکرد لە هەموو ئێران کەوتە سەرکوتی هەموو ئەقەلیەتەکان هەموو بیر و بۆچوونەکان مەبەستی ئەوە بوو ئەو ئیدئۆلۆژیە بە زۆری سەرنەیزە و بە زۆری تفەنگ و گولە بسەپێنێ و سەپاندی کەوابێ کورد باش با یا خراپ با فێئۆدال با دواکەوتوو با پێشکەوتوو با کۆماری ئیسلامی سناریۆی خۆی دەبردە پێشەوە لەو ڕوانگەیەوە ئەم حیزبانە شانسیان هێنا کە لەگەڵ حکوومەتێکی دموکراتیک بەرەوڕوو نەبوون کە تاقی بکرێنەوە کە ئەوانە چەندە دژی دموکراتیک دەجوڵێنەوە هاوڕاتم دەی زۆر باشە بەڵام کە بینەوە سەرەوەی ئێستا دەبێت چ بکەین ئایا ئێستاش دەبێت دیسان هێزی چەکدار بچێتەوە دوای ڕوخانی کۆماری ئیسلامی
دیسان دەبێ بڵین ئەو پۆستانەی کە لە گومرگەکاندا هەیە یان ئەو پۆستی فەرماندار و شارەداری ناو شارەکان دەبێ بدرێت بە ڕێبەری ئەو حیزبانە وەکو باشوور بچن لە کۆشکەکانی سوپای پاسداران و فەرماندار و شارەدارەکانی ئەوەی مۆرەکانی کۆماری ئیسلامی کۆمەڵک بینا و کۆشکیان هەیە بچن بیکەنە هی خۆیان رادیۆ تلویزیۆنەکان داگیر بکەن بیکەنە رادیۆ تلویزیۆنی حیزبی گۆمرجی حیزبی و ئابووری حیزبیمان بۆ دا بمەزرێنن ئەمانە هەمووی دەبێ باسی وردیان لەسەر بکرێت یعنی بۆ دواڕۆژی ڕوخانی کۆماری ئیسلامی ئەم حیزبانەی ئێمە پێشنیاری منەوەیە بەبێ چەک بچنەوە چەکداری وەلا بنێن ڕکابەرایەتی حیزبی بکەن لەسەر دەنگدانی خەڵک ئەگەر ئەو کاتی ئەو حکوومەتی دوای چەند ساڵان بەهێز دەبێتەوە دیسان ناوەند دوای چەند ساڵان هەر بەهێز دەبێتەوە بەڵام ناوەند چی دەکا ئەگەر ناوەند هێرشی کردە سەریان سەرکوتی کردن دیسان ڕێگای چەکداری نەگرنەوە بەر چونکە هەرەوەیە کە بچنەوە ئەو شاخانە دوایش لەوەیان ئەوەی کە گروپێکی بچووکیان بۆ هێزی چەکداری پشتی جیپا هەبێ لە قەندیل حیزبێکی مەدەنی سەرتاسەری وەکو هەدەف دروست بکەن حەول بدەن لە ڕێگای دەنگدانەوە بەشدار بن لە سیاسەتی سەرتاسەری لە ئێرانەدا ئەو دیوارە ئیتنیچیەی کە مامۆستا عەباسی وەلی باسی دەکا لە پراکتیکدا بیشکێنن بە دروستکردنی حیزبێکی سەرتاسەری بۆ سەرتاسەری ئێران کە مافە دموکراتیکەکانی هەموو گەلان و گەلی کوردیش دەخوازێ ئەمە لەوانەیە بڵین سوودێکی زۆر باشی هەبێ ئەم شتێ ئەگەر ئەمە بکەن بەڵام ئەگەر بیکەنە شەڕی ناوخۆیی حکوومەتی ناوەندیش دێ سەرکوتیان دەکا ینی هیچ گومان لەوەدا نییە حکوومەتی تاران چ دموکراتیک بێت چ دیکتاتۆر بێ چاو لەوە ناپۆشێکە لە بەشێک لە لە نەتیجەدا دەوڵەتە بەڵام ئەوەی جەنابەت باسیەکەی خاڵێکی زۆر زۆر گرنگە وابزان لە دوای کۆماری کوردستان لە مەهاباددا ئازاریەکان سیاسەتێکی وایان بەرپا کرد ینی وازیان لەوە هێنا کە حیزبی قەومی دروست بکەن هێزی چەکداری قەومی دروست بکەن و جوگرافیایکی تایبەتیان هەبێ خۆیان خستە ناو ئێران چوونە ناو ئێران و ئێرانیان بە ئی خۆیان زانی لە ڕاستیدا ئازاریەکان ئێرانیان خستە ناو خۆیان بەڵام کوردەکان سیاسەتێکی پێچەوانەیان ئەوە لە ناوەند دوورکەوتنەوە ینی مەبەستت ئەوەیە وابزانم بەشێکی بەڵام ئازاریەکانی ئێستا وشیاربوونەوەیەکی نەتەوەیان تێدا هەیە ناکرێ وەکو نیگاتیو پێناسەی بکەین ناکرێ وەکو پۆزیتیو چاوی لێ بکەین دەکرێ بڵین ئەو شوناسە نەتەوەیە دەتوانێت پۆزیتیو بێت دەشتوانێت ببێتە پانتورکیزم و فاشیزم و بە کورتی پۆزیتیو و نێگاتیڤەکەی لە چیدایە ئەمەمان بۆ ڕوون بکەوە چێها یعنی ناسیۆنالیزمی پۆزیتیو ناسیۆنالیزمی نێگەتیڤ چیە مەبەستت لەوەیە کە ناسیۆنالیزمی پۆزیتیو نابێ لەسەر بنەمای دژایەتی کردنی وانیش دوورکەوتنەوە لە نەتەوە و گەلانی دیکە چین و توێژەکانی دیکە خۆی ڕاستە لەگەڵتم چەند شتی پێوە زیاد دەکەم ئێستا دەوڵە میلەت بە مانای پێش مۆدرن دیسان دێنەوە سەر ئەو شتەی بە مانای پێش مۆدرن یان مەسهەب لێکی دەبەستێتەوە یان خاک و خوێن و بەو مانایی کە دەوڵەت لە فاشیزمدا لێک دەدرێتەوە لە فاشیزمدا ناسیۆنالیزمە دەبێتە فاشیزم ینی فاشیزم بەبێ ناسیۆنالیزم هیچ بوونی نییە لە هیچ شوی دنیا هەر ناتوانێت ینی هیچ نییە فاشیزم ینی ئەوەی کە ناسیۆنالیزم ڕادیکال دەبێت کە ڕادیکال بوو دەبێتە فاشیزم بەڵام میلەتانێکی کە ئێستا لە دموکراسیدا دەژین خۆ ناسیۆن یان میلەتیان فرێ نەداوە سنووریان فرێ نەداوە قەوارەی جوگرافیایان فرێ نەداوە زمانی فرێشی نادەن زمانی دایکیان فرێ نەداوە بەڵام میلەت بۆتە شتێکی حقوقی واتە من ئێستا سویدیم چونکە پاسپۆرتەکەم تێیدا نووسراوە فلانکە سویدیە کاری بەوە نییە خوێن و خاک و نیژاد و مەسهەب و موسڵمان و مەسیحی و ئەوانەیان دەرهاویشتووە لە ناسیۆنالیزم ئێمەش ئەگەر سبەینێ لە ئێرانێ دەوڵەتێکی دموکراتیکمان هەبێ دەبێت لەو دەوڵەتەدا
شاروەند نەپەیوەندی بە خوێنەوە هەبێ، نە بە خاکەوە، نە بە مەزهەبەوە، نە بە نیژادەوە، ڕەشپێست بێ، سپی پێست بێ. مەسەلە ئەوەیە شاروەند مافێکی حقوقی و سیاسیە، نەک مافێکی خوێنی و زاتی و بڵین ئەوەی کە لە ئەزەل تا ئەبەدەوە خوێنێکی ڕەسەنی تێدا هەیە و ئەوە دەبێ وەلا بخرێ بۆ ئەوەی کە ناسیۆنالیزمی فاشیستی جۆ بکرێتەوە لە ناسیۆنالیزمی مەدەنی یا ئەو ناسیۆنالیزمەی کە ئێستا لە وڵاتانی دموکراتیکدا هەیە و میلەتان مافی خۆیانە کە ناسیۆنالیزمێکی خاوەن ناسیۆنالیزم پێشکەوتوو بن. ئێستا لە ئیسکاتلند ریفراندۆم کرا، ئەگەر بەهاتپایە ریفراندۆمەکە دەنجی زۆرینەی بهێناباوەیە دەوڵەتیان دادەمەزراند. بۆچی دەوڵەتی ئینگلیستان پێشی نەگرت؟ چونکە دەڵێ من دەوڵەتێکی دموکراتیکم، دەنگدان مافی خەڵکە، زۆرینە دەتوانێت دیاری بکات کە چ دەخوازێ. ئەگەر کۆمەڵێک خەڵک هەن چەند میلیۆن کەسێک لە شیمالی ئینگلیستان دایان هەبێ وڵاتی خۆیان هەبێ، مافی خۆیانە دەنگدان بکەن. ئێمە لە کوردستانیش دەبێ ناوەند ئەو مافانە بە ڕەسمیەت بناسێواتە، بەڵام ریفراندۆمێکی کە بمانگەڕێنێتەوە بۆ دوبەی بوون و شێخ و مەشایخ و سەرۆک عەشیرە، ئەمە دەبێت ڕۆشنبیرانی کورد لە بەرامبەر ئەم جۆرە ریفراندۆمەدا بڵین ڕابوەستن، قبولی نەکەن، چونکە ناوەندەکە زۆر پێشکەوتوترە. هەروەکو کتم دەنگدان لە چۆکۆراوای تورکیە جیاوازە لە دەنگدان لە ئەنکارادا، لە سەردەمی یاشار کەماڵەوە ئەو جیاوازی هەر هەیە. ئێستاکانێ ئێمە چۆن دەتوانین کوردستان بگەیەنینە ڕادەی ناوەند لە ئێران لە ڕووی سیاسیەوە، لە ڕووی کولتوریەوە؟ پێم وایە چەند هەنگاوێک لە پێشێمەن نابێ زۆر شانازی بەوە بکەین کە ئێمە لە پێشترین کاری سیاسی لەنێو ئێمەدا زۆر کراوە، پێشکەوتنیش زۆر پێکاتوە، بەڵام دیسان مەسەلە ئەوەیە کە نابێ ئەو فێودالیزم و شێخ و ئاغا و ئەوە ببێتە هۆویەتی حیزبی و هۆویەتی دیوەخانی و یعنی کورد دەبێ و خۆناغە دەرباز بکە لە ڕۆژهەڵات، ئەو هەڵانەی باشووریش نابێت دووپات بنەوە. ئێمە دەتوانین لە داهاتوودا بەرنامێکی تایبەت هەر بۆ ئەو بەرنامەی تایبەت دەکەین، چونکە کاتەکەمان بەڕاستی پڕ بووە، زۆر بینەرانیش ناڕەحەت دەبن. ئەوەیان بەجێ دێڵین بۆ بەرنامەی ئایندا. ئەگەر ڕێگام پێ بدەی حەزەکەم کۆتایی پێبینم و لە بەرنامەی ئایندەدا ئەتوانین ڕێگا بە تەماشەوانان بدەین کە بۆ ئەوی پرسیارەکانیان بنووسن و ئیتر ئەگەر پرسیارێکیان هەبێ لەوە بارەیەوە وەڵامیان بدەینەوە. ئەوە بەرنامەی سێمینمان ئەکەینە بەرنامەی ئەنجام لەسەر کۆی مەسەلەکە. زۆر زۆر سپاس دەکەم کە تاوەکو ئێستا لەگەڵم دابووی و سپاسی بینەرانیش دەکەم.